بڵاوکردنەوەی دانپیانانی بەشێک لە دەستگیرکراوانی پیرەمەگرون و پیشاندانیان بە جلوبەرگی پرتەقاڵیەوە. هەروەها لە ماوەی ڕابردووشدا بڵاوکردنەوەی دانپیانانی چالاکانی بادینان نیگەرانی و ناڕەزایی زۆرێک لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و چالاکان و یاساناسانی بەدوای خۆیدا هێناوە. بەوەی ئەم جۆرە مامەڵە نایاسایە لەگەڵ خۆپیشاندەران و چالاکان خەریکە دەبێتە دیاردەیەکی مەترسیدار. بەڕێوەبەری نووسینگەی سلێمانی مافەکانی مرۆڤ دەڵێت ئەم جۆرە لە مامەڵەکردنە بەدەرە لە پرانسیبەکانی مافی مرۆڤ و شکۆی گیراوان پارێزراو نییە. دوجار بۆ گەڕانەوەشیان بۆ ناو کۆمەلگا زیانی زۆر بەر کەساتیان دەگەێنێت. ئێمە ینی پێم وایە ینی ئەو ینی جۆرە دەژیکردنە یا ئەو جۆرە ینی بڵاوکردنەوەیە ینی خۆی بەپی پرەنسیپەکان ینی لەوانە بڵێم جۆرێک لە تەزارب دروستگایە یەک ناگرێتەوەوانە. ئێمە قسەمان لەسەر ئەوەیە ینی ئەوە پێوە نییە ژمارە کەسەکان چەنن یا ینی جۆری تۆمەتەکەی کە ئارەسەیان کراوە چییە. مەبەستی ئێمە ئەوەیە کە هەموو مرۆڤێک خاوەندی ینی خاوەنی شکۆمەندی و خاوەنی کەسێتی ینی خۆیەتی لەناو کۆمەلگایە. هەندێک حاڵەت هەیە لە دوجارە کار لەسەر لە ڕووسی ئایکۆلۆژیەوە ینی ئەم کەسە پێی ئەشکەیە یاخۆ ینی کەسێتی پێی لەکەدارە بێ لەبەرەوە ئەکرێت ینی لە ئەنجامی تەعاملکردن لەگەڵ ینی خەڵکێکە کە تۆمەتێکی ئاراستە کراوە یا پێویستە دەستگیر بکرێت لە چوارچێوەی پرەنسیپەکانی مافی مرۆڤ بێ و لە چوارچێوەی یاسایە بێ و لە بەدەر نەبێ. بە بڕوای یاساناسانیش ئەم جۆرە لە بڵاوکردنەوەی دانپیانانە بەدەرە لە بنەما یاساییەکان کاری پۆلیسە لێ پێچینەوە بکات. ئەگەر تاوانێک کرابێت با پێچەوانەوە پیشاندان و بڵاوکردنەوەی ئەم دیمەنانە پێچەوانەی هەموو بنەما یاساییەکانن. بارەت بە ئەو پرسەی لەم ڕۆژاندا ڕوویدا کە بریتە لەدا بەزاندنی دانپێدانانی ژمارەیەک گەنجی خۆپیشاندەر لە شارۆچکەیەکی کوردستان لەم ڕوانەوە بە تەواوی مانە یاساییە. یەکەم یاسای ئەوەی پێی دەوترێ ئوسوڵی محاکەماتی جەزایی ئەو پرسەی ڕێخستووە کە دانپێدانانی تۆمەتبار ئەبێ لە قۆناغی لێکۆڵینەوە تەواو سڕی و نهێنی بێ واتە دۆسیەی بە نهێنی هێشتنەوەی دۆسیەکانی لێکۆڵینەوە تەواو ئەرچی ئەو لایەنی پەیوەندیدارە نابێ ئاشکرای بکەی بۆ میدیا لەوانەیە کەسی دیکەشی تێدا بێ و دەستیان لە پشت بێ ئەوانە ڕاکەن و دوای تۆ سەرداوەکان نادۆزیتەوە ناگەیتە حەقیقەت. ئەمە دیوێکیان دیوێکی تریان ئەوەی پێی دەوترێ پرسی خۆپیشاندەر و ئەمانە خۆپیشاندانیان کردو جا هەر ئەعمالیشیان کردبێ ئەوەی پێی دەوترێت لە قانونی عقوبات پێوترێ ئەعمالی شەغەب یعنی تێکدەر یعنی تێکدان و ئاژاوە گێڕشتیوە بۆ زانیاری پرسی یاسای خۆپیشاندارێک تۆمەتبار نابێ بگیرێ. ئەگەر جۆرێک لە گردبوونەوەشی کردبێ ئەوە پێویستی بە کەرتەکانی پۆلیسە بگرێ نەکە ئاسایش بیگرێ و وەکو تۆمەتبارێک بێن سەر شاشەوە کە سوکاری خۆیان هەمویان ناشرین بکە. یەکیتر لەوانە یاسای سزادانی عێراقی تاوانێکی ئەمانی بە تاوان داناوە کتێبخانە بسووتێنی فەرمانگەی حکومی بسووتێنی هەر سارە و کەلوپەلێکی فەرمانگەی گشتی یان ماڵی تایبەت ئەمانە هەمووی سزای خۆی هەیە و دادگای خۆی هەیە بەرە ڕوێ بێتەوە نابێت کەسەکە تۆمەتبار بێنیتە سەر سەدان تاوانی وا ڕۆدا کوشتنی وا ڕۆدا لە هەرێمی کوردستان زۆر لەوە قورستریشای بۆ نایەنە سەر میدیاکان کەواتە ناشرینی تەواو بەرامبەر کەسایەتی کورد و منداڵی کوردووە ئەم نەوەی کە ئێستا هەیە بەداخەوە لەسەر دەستی دەسەڵاتی کوردیا بینیمان. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و چالاک و یاساناسان ترسی ئەوەیان هەیە کە ئەم شێوازە مامەڵە نایاساییانە لەگەڵ خۆپیشاندەران و چالاکان بێتە دیاردە و هیچ لایەنێکی پەیوەندیدار ڕێگری لێ نەکات. ئەمەش دوجار کاریگەری لەسەر بەرتەسکردنەوەی مەودای ئازادیەکان دەبێت. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.